دەیانەوێت خوێندکاران ئاشنا بکەن بە ڕووداوەکانی تاوانی ئەنفال. بەڕێبەراتی پەروەردەی کەلاریش پشتیوانی بیرۆکەیەکی لەم جۆرەیە. سەنتەری چالاکی ئاران لە ناحێ ڕزگاری سەربا قەزای کەلار خاوەنی بیرۆکەکەیە و قۆناغ بە قۆناغ خوێندکارانی قوتابخانەکانی گەرمیان دەبەنە مەزاری ئەنفالکراوەکانی گەرمیان و لە ڕێگەی وانەی جۆرا و جۆرەوە مەرگەساتی ئەنفال و دەرهاویشتە خراپەکانی ئەو تاوانەیان بۆ ڕوون دەکرێتەوە. دەمانەوێت پرسی ئەنفال بکەینە پرسێکی نیشتمانی لە ناوەندەکانی خوێندنە ئیتمامی پێ بدرێ بتوانین بۆەوەی بتوانین خوێندکارەکانی ئامادەی هەر لە سەرتاوە بتوانن لەسەر قۆناغەکانی ئەنفال و کارەساتی ئەنفال و هۆکاری جینۆسایدی گەلی کورد بۆ لە ناوچەکە ڕوویدا ئامانجی پرسی جینۆساید ئەنفال و جینۆسایدی گەلی کورد پشتی جینۆسایدی گەلی کورد هۆکارەکەی چی بوو بۆیە دەمانەوێت ئێمە لە بەشێکی سنتەرەکەمان ئیتمام بدەین بە پرسی ئەنفال بۆەوەی ڕۆشنبیریەکی تاوامان هەبێ. با بڕوای ئەم مامۆستایش قۆناغەکانی ئەنفال و گێڕانەوەی چیرۆکە تراژیدیەکانی ئەو تاوانە پێویستن وەکوانە و پرۆگرام لە ناوەندەکانی خوێندن بخرێنە بەردیدەی خوێندکاران بە ئەرکی سەرشانی ناوەندە ئەکادیمی و زانستیەکانیش دەزانرێت ڕۆڵی گەورەیان لەم کارە هەبێت. ئەرکی سەرشانی هەمومانە سەرەتا دەست بەم پرسەوە بگرین چونکە نامەتێکی گەورەیە کارەساتێکی گەورەیە کە بەسەر نەتەوەکەمان هاتووە بۆیە ئەم ئازادی ئەم حکوومەتەی ئێستا بەرهەمی خوێنی شەیدانمانە بەرهەمی خوێنی جینۆساید و ئەنفالە کە ئێستا ماوەتەوە. بۆیە لێرەوە زۆر گرنگە هەر لە قۆناغی باخچەی ساوایەنەوە تا کاتە ناوەندەکانی خوێندن لە سەرەتایی و ناوەندی و ئامادەی تا ئاگاتە زانکۆ ئەم پێسە بکێ بە پێسێکی گشتی وەکو بابەتێکی سەر بەخۆ بخوێنرێت. تاوانی ئەنفال بە 8 قۆناغ ڕژێمی بەعەس بەرامبەر بە گەلی کورد جێبەجێ کرد. قورسترین قۆناغی ئەو تاوانەش قۆناغی سێ بوو کە ناوچەی گەرمیانی گرتەوە و زۆرترین خەڵکی بێگوناحی گوندەکانی ئەم ناوچەی تێدا بێسەر و شوێن کرا. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.